السنة خوش كان هاتونا خلط بالي بيني الدواء كنا وحكمته كرر لا ربزان شيء كابو خلطه مو الدواء فاره والله دواء معاشك كاس جواب ناتو كاس جواب ناتو كاس جوابي كارمن ناتو 5 ساڵە من لێرم 5 ساڵ ئەم کارمەندانە بە خۆ بەخشیش دەکەن دوو شەفت و سێ شەفت کە کەس لەوان نەپرسێتەوە تروانیش تااقەتیان نامێنێ خۆ ئەوانش قەم و کەسیە من کاک بەدەستێتی عیلاجەکە تۆشتە خراپە بێتەوە چێ دێ پارەی مێدا دای دەفتەرە پارەی چێ پارەیدا بابەجان گوناحتان نەگاتێ لەبەر سپلیت دانیشتون سەری ئەو خەڵکە کەنزانە ئاورێک لەو خەڵکە بدەنەوە خەڵک ئەم حکوومەتە ئەم نیزامە توش خەڵکی تووشی سەرەتان کرد لێشمان ناپرسنەوە هەر ئاورێک مەرێنات ئێمە بەچی توش میگە بە بەنزینی خراپ و بە سیارەی خراپ و بەم شانە تووشی سەرەتان بوو 6 مانگە دینارێکمان وەرنەگرتووە بەم کۆڕۆنا ئێمە داوامی خۆمانمان هیچ ڕانەگرتووە هیچ نەخۆشێکمان پشتگوێ نەخستووە لەسەر و خەستەخانەوە و دا لەوە زیرەکەین معاشەکانمان باتێ خەستەخانەی هیوە بڵین پێگەیەکی تایبەتی هەیە لەناو خەستەخانەکانی سلەیمانی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی لە ئەم نەدانی معاش و نەدانی پارەی ئیستیشاری بە کارمەندەکانی بۆ بچووکردنەوەی خەستەخانەی هیوایە و هیچی تر لەبەرەوەی هیچ خەستەخانەیەک لە سلەیمانیا وەکو خەستەخانەی هیوا نەبووە تەنانەت لە کاتی کۆرۆناکەشە بە جلوبەرگی کۆرۆناوە وەکو سەربازێ ئێمە کارمان کردووە هیچ کارمەندێ نەبووە لە کاتی کۆرۆناکەیە لە ماڵەوە بووبێ ئیلا کە کارمەندێک نەخۆشی کۆرۆنای گرتبێ 6 مانگە موچە ئیستیشاری ماوە نەگرتووە هەموو کارمەندەکانیش داوامی خۆیانیان کردووە وەکو پزیشکان و نەخۆشخانەی هیوا وەکو کارمەندەکان تاوان ئەم نەخۆشخانەیە خۆتان نەزانن لە خزمەتی هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیشە بە تایبەتی لە سا 30 بۆ 40 نەخۆشەکانمان خەڵکی دەرەوەی پارێزگای سلێمانی بەبێ جیاوازی هەر کەسێک سەردانی نەخۆشخانەی هیوای کردو ئەتوانێ و شایەتێ بە ئێمە کۆمەڵێک کێشەی گەورەمان هەیە بەڕاستی کێشەکان بریتە لە پێنەدانی موچەوەکو و کەرتەکانی تر بەڵام ئەوەی کە کێشەیەکی جیاوازەیەکی هەیە لەم نەخۆشخانەیە ئێمە داوامی ئێوارانیشمانێنی هیچ پزیشکە کلینیکی نییە لەم نەخۆشخانەیە حکوومەت مەقتوعێکی بۆ بڕینەتەوە موچەیەکی بۆ بڕینەتەوە 7 مانگیشە ئەو موچە نەدراوە 2 مانگی 1 و 2 بە سلفە وەرگیراوە لە بانک یعنی لەسەر بەڕێوەبەری پێشووی نەخۆشخانەی هیوا بەڕێز دکتۆر دۆسی و 1-2 بەڕێزیتر لێرە یعنی چوون بە هەوڵ و تەقەلای خۆیان بە سلفە ئەویان هێناوە ئێستا ئەوەش تەسفێ نەبووە کێشەی تر ئەوەیە کە بەڵێن بۆ نمونە دەرمان ئێمە ئەمانەیە لە تەندەر بە شێوەیەکی زۆر ڕێکوپەیەک بەدایمی ئەو دەرمانانە لە نەخۆشخانەی هیوایە با بڵێن حازر بن بۆ نەخۆش ئێستا کڕینی دەرمان زۆر جار مەسەلەن بۆ نمونە تۆ دەرمانێک نییە لە نەخۆشخانەیە ئەبێ کتابێکی جیاب بکەی بۆ نەخۆشێک ئەم کتابە بڕاتە هەولێر سنووق لە سایدەلەیەک لە دەرمانخانەیەک لە دەرمانخانەکانی هەولێر بیکڕێ دوای ئەو وەسڵە بێنێت ینی کێشە زۆر زۆرە بەڕاستی پاژەوەی گوێگرتن لە داواکاری هەم پزیشکان کارمەندان لەگەڵ نوێنەری نەخۆشەکانی ناو نەخۆشخانەی هیوا قسە کرا و ئەم پەیامەی گەیاندە شوێنی بەبەست لەلایەن لایانی پەیوەندیتار و وەزارەتی بەرپرس بە بابەتەکە کە زیاتر وەزارەتی تەندروستی و هەروەها وەزارەتی داراییە بێگومان لەگەڵ ئەنجومەنی وەزیرانیشدا پاشان پاش کەمێک لەمەوبەر پاژەوەی پەیوەندیان بە بەڕێز بەڕێوەبەری گشتیەوە کرەوە وعدی ئەوە درا کە لە ماوەی 24 کاتژمێری داهاتوودا ئەم کێشەیە چارەسەر بکرێ و بۆیە بەڕێز بەڕێوەبەری گشتی داوای لە کارمەندان و پزیشکان کرد کە جارێکی تر بگەڕێنەوە سەر کارەکاریان کەوانش بە سوپاسەوە کە سەرڕایەوەی بۆ ماوەی زیاد لە 7 مانگە ئەتوانم بڵێم زۆر ماندوونە ناسانە پێشمەرگە ئاسا لەم نەخۆشخانەیە سەرڕای بوونی کۆرۆنا کە ڕەنگە بەشێک لە ئەم سەنتەرانی شێرپەنجە لە وڵاتانی تر ڕای گیرابێ لێرە خزمەتگوزاری بەردەوام بووە بە هیواین کە کێشەکە لە ماوەی 24 کاتژمێرەدا چارەسەر بکرێ و وعدی تەواو دراوە بە بەڕێز بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانی و لەسەر داوای جەنابیان کارمەندان و پزیشکان دەگەڕێنەوە سەرکاری خۆیان کە بە هیوای ئێمە هەمیشە کارمان لەسەرەوە کردو باشترین خزمەتگوزاری تەندروستی پێشکەش بە هەموو نەخۆشێک بکەین جا لە هەر بوارێکا بێ بێگومانی شێرپەنجەیەکێکە لەو سێکتەرانی کاتوانم بڵێم نەخۆشخانەی هیوا و شاری سلێمانی ئاستی یەکەمی هەبووە لە ڕووی زانستی و دابینکردنی چارەسەری شەوانە.